یەکەم برگەی بەرنامەی کارمان کە لە پەرلەماندا پێشکەشم کرد پەیوەست بوو بە چاکسازی. راپۆرتی سێمانجی یەکەمی جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی دیکە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کراوە ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بۆتەوە. پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنیش دەڵێن ئەوان هەر لە سەرەتاوە تێبینی و ڕەخنەی جددیان لەسەر پرۆژە یاسای چاکسازی هەبووە بەڵام بە زۆرینەی دەنگ تێپەڕێنراوە. ئاماژە بەوەش دەکەن کە راپۆرتەکەی حکوومەتی هەرێم سەبارەت بە سێمانجی یەکەمی جێبەجێکردنی یاسای چاکسازی جگە لە کۆمەڵێک بڕیار هیچ چی دیکەی تێدا نییە و هیچ هەنگاوێکی کردداری بۆ جێبەجێکردنی یاساکە نەنراوە. ئەم یاسایە بۆ ئەوە دانراوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. ئەبێ لە دەوڵەمەندەکان وەرگیرێتەوە بدرێتەوە بە فەقیرەکان. ئەگەر تۆ لە گیرفانی دەوڵەمەندەکان دەری بێنی هەمتر بیخێتەوە گیرفانی حکوومەتی پێ دەوڵەمەندتر بێتەوە چ سوودێکی بینی. ئەگەر ئەم یاسایە نەبێتە هۆی ئەوەی کە کەمترینی خانشینی بەلای کەمەوە 400,000 500,000 بێ چ سوودێکی هەبوو. ئەگەر ئەم یاسایە نەبێتە هۆی ئەوەی کە ناوینرا پاشەکەوتی موچە ئەندازەیەکی باشی بەپی پلەبەندی کە لە یاساکە هاتەوە بگەڕدرێتەوە بۆ موچە خۆران چ سوودێکی هەبوو. ئەگەر ئەم یاسایە نەبێتە هۆی ئەوەی دەرەنجامەکەی و سەمەڕە و بەرووبوومەکەی کە موچە لە کاتی خۆیان بدرێ چ سوودێکی هەیە. کەواتە کاکەڵ یاساکە ئەمێ. ئەو راپۆرتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی نردووە لەسەر سێمانجی یەکەمی جێبەجێکردنی یاسای چاکسازی جگە لە کۆمەڵێک بڕیار هیچ دەرەنجامێکی تیانە واتە لە بواری عملی حکوومەت تا ئێستا هیچی نەکردووە تەنها کۆمەڵێک بڕیاری دەرکردووە بەڵام هیچی جێبەجێ نەکردووە ینی بۆ نمونە حکوومەت ناڵێتن لەو کەرتە چاکسازیمان کردووە ئەوەندە داهاتەمان بۆ گەڕاوەتەوە. ئێمە باوەڕمان بە ئەنجامدانی چاکسازی نیە لە هەرێمی کوردستان لەلایەن ئەو دەسەڵاتەوە کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانەکات. بۆیە ئەگەر نەک ئەم یاسایە چەند یاسای تریش دەرچێت کە لە بواری جێبەجێکردن دەرەنجامەکە دیار نەبێ کەواتە تۆ هیچ نەکردووە بەداخەوە هەر ئەوان خراپسازیان کردووە لە 29 ساڵی ڕابردوو بۆی ئەوانە ناتوانن چاکسازی بکەن لە هەرێمی کوردستان. بۆ ئێمە قەنەعەتمان وان نییە چاکسازی ڕیشەی و ڕاستەقینە بکرێت و ئەمە کات کوشتنە و شتێکتر نییە. ئەندامێکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش پێی وایە هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی بە ئاقارێکی ناتەندروستدا دەڕوات و یاساکە بەلاڕێدا براوە. دەشڵێت کەسانێک هەن کە بە شێوەی نایاسایی خانەنشین کراون. گەندەڵکاران و ئەوانەی کە مستەفیدن لە نایاسایی و لە سەرپێچی یاسایی بێگومان کە زیاتر لە 5 ملیار دۆلار زەرەریان داوە ئەگەر بێت و حسابی زیاتر لە 106,000 فرە موچە بکەواتە 2 موچە و 3 موچە و بەرەو ژوور ئەمانە ئەگەر مانگی 500,000 وەرگرت بێ لە 10 ساڵی ڕابردووە ئەکاتە زیاتر لە 5 ملیار دۆلار کە زەرریان داوە لە دارایی هەرێمی کوردستان و زیاتر لە 2 موچە و 3 موچەشیان وەرگرتووە. ئێمە هەر پێشتر ئومێدمان بەوە نەبوو کە ئەوەی کە چاکسازی ئەکا تەنها ئەبێ کەسێک بێ کە پەرێزی پاک بێ و کەسێک بێ کە گەندەڵکار نەبێ چونکە چاکسازی بە گەندەڵکار ناکرێت. چاکسازی بە کەسانێک ئەکرێت کە پەرێزیان پاک بێ و ئێرادەیان بەهێز بێ و خۆنەویستانە بەڕۆڕووی گەندەڵکاران ببنەوە. پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازەکانی دیکە کە لەلایەن حکوومەتەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرا سەرەڕای ڕەخنە و تێبینیەکانی ئۆپۆزیسیۆن بە زۆرینەی دەنگ تێپەڕێنرا هەرچەندە یاساکە ڕەخنەی زۆری لێسەرا بەڵام ئەو بەشە بچووکەی چاکسازیش کە چاوەڕوان دەکرات جێبەجێ بکرێت هەنگاوی پێویستی بۆ نەنراوە و حکوومەت ئیرادەی جددی بۆ ئەنجامدانی چاکسازی بەتایبەت لەسەر چاوەکانی داهاتدا نییە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.